سەمسەماڵ و قەدرکەرەم دوو ناوچەی گرنگ و دەوڵەمەند بە ژێرخانی یابووری سنووری گەرمیانن کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم گرێبەستی لەسەر سامانی سروشتی ئەم دوو ناوچەیە کردووە بەبێەوەی هیچ داهاتێکی و سامانە بۆ ناوچەکە بگەڕێنێتەوە. دیارە ئەو پرۆسی دەرێنانی غاز لە دوای پرۆسی ئازادی و دەستی پێکرد لە هەرێمی کوردستان حوزەی سەمسەماڵ شێشێکە لە هەرە کێڵگە بەناوبانگە و باشەکانی لەسەر ئاستی جیهان نەکەر عێراق کە کاری تیاکراوە حکوومەتی هەرێم و بەتایبەت وەزارەتی سامان سروشتیەکان گرێبەستیان لەگەڵ چەند کۆمپانیایە کە بۆ پێشتر و ئێستش لەگەڵ داناغاز کە گرێبەستیانەیە ئەو غازی کە لە سنووری سەمسەماڵەوە دەرەهێنرێ بە دوو بۆڕی شیان دێتە محەتی کارەبای غازی سەمسەماڵی ئیشی شانەچێتە هەولێر و ئەوەشی کە لەسەر فرۆشتن کاری لەسەرەکرێ بە هەماشیەوە هەر وەزارەتی سامانە سروشتیەکان تەحکومی پێواکە. بەڵام وەکو سوودمەندبوون خەڵکی سنووری سەمسەماڵ هیچ ئەولوێتیشی نییە لە سوودمەندبوون لە فرۆشتنی ئەو غازە سروشتیەوە هەروەها لە بەکارهێنانی غازە سروشتیەکە بۆ نمونەیە کارەبای نیشتیمانیمان حاڵی وەکو حاڵی هەرێمی کوردستان و تەنانەت خراپتریشە لۆدێکی زۆری خەڵکمان لەسەرەکە بێ ئەولوێت بدرێ بە خەڵکی سەمسەماڵ لە پێدانی کارەبای نیشتیمانیە کە سەعاتی کارەباکانمان لە شوێنەکانی کە خراپترە چەندین جارێ من داوامان کردو هەم لە وەزارەتی کارەبا هەم لە سامانە سروشتیەکان بووی ئەولوێت بدرێ بە سەمسەماڵ بەڵام بەداخەوە وەکو جۆگرتنی جویان گرتەوە بەڵام بەدەم داواکارێکەمان و نەهاتوون ئەوشی کە ئێستا بینن هەر نەک ئەو شێلگە غازیانی کۆرمبەرە لە خادرکردن بە هەماشیەوە لە سەمسەماڵش هێشێک لەو بیرانی کە لە سنوورەکەی جوتیاران و لێ دراغازێکی زۆری سروشتی لێ دێتە دەرەوە چەندین جار ئێمە داوامان کردووە کە وەزارەتی سامانە سروشتیەکان بەجددی کاری لەسەر بکات بەڵام بەداخەوە تەنها ستاف هاتووە. قایمقامی قەزای سەمسەماڵ ڕاشی دەگەێنێت ئەو گرێبەستانی لەسەر سامانی سروشتی ناوچەکەیان کراوە بەبێ هیچ هەمانگیەک و بەبێ ئاگاداریەوانیش کراوە. بەداخەوە ئەوە وایە لە پەرلەمانی کوردستان و بەتایبەتش ئەنجومەنی وەزیران کاری لەسەر ئەم پرسانە بکردایە ئێمە وەکو ئیدارە لە تایبەتمەندی ئێمانیە کە ئاگاداری فرۆشتنی نەوت بینیان ئاگاداری بەکارهێنانی ئەو نەوت و غازە بین کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە بە یاسا لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران ڕێک بخرایە کە یەکە کاریگەڕەکان ئەولوێتیان هەبوایە لەوەی کە ئایا سنوورەکان تا چەند سوودمەدە بێ لە ئەو نەوت و غازێک کە دەرهێنرێ یان ئەولوێتیان بدرایە پێ لەوەی کە خەڵکی سنوورەکە سوودمەندی یەکەم بێ تەنها لە هەرێمی کوردستانە تەنها جهەتی مختص کە معنی بێ بەوەی کە کار بە وەزارەت کار بە ئەو سامانە سروشتیانەوە بکات تەنها وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەوش ئێمە وەکو ئیدارە هیچ ئاگامان لێ نییە و بە یاساش و بە ڕێنمایش ئەوان ڕێخستووە کە ئێمە بۆمان نییە تەدەخولی هیچ شتێکی سامانە سروشتیەکان بکەین. بێبەشکردنی سەمسەماڵ و قەدرکەرەم لە داهاتی سامانی سروشتی خۆی لە کاتێکدایە کە دادگای نێوبژیوانی نێودەوڵەتی لەندەن حکوومەتی هەرێمی کوردستانی پابند کردووە 2 ملیار دلار قەرەبوو بداتە کۆمپانیای دانەغاز و هاوبەشەکانی کاوەش لە ئاستی قەیرانەکانی هەرێمی کوردستان زیاتر دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای سەمسەماڵ.